باز لە زمانی دایکەکەین لەم تەوەری بەرنامەکەمانە باز لە گرنگی زمانی دایکەکەین باز لە گرنگی زمانی کوردیەکەین باز لەوەکەین کە مناڵ و ڕۆڵەکانمان چۆن فێری زمانی کوردی بکەین پاشان دەستبەرین بۆ زمانێکی دیکە کە زمانی ئینگلیزی و زمانی عەرەبی و زمانەکانی دیکەیە وەک دەزانین لە ئێستاە لە پرۆسەی پەروەردەیە گرنگی بە زمانەکانی دیکە ئەدرێ بەڵام ئێستا میوانێکمان لایە گفتوگۆی زیاتر لەسەر ئەو پرسە دەکەین کە مناڵ لە چ تەمەنێکەوە فێری زمانەکانی دیکە بکرێت و تا چ تەمەنێک پێویستە زمانی کوردیەکەی گرنگی زیاتری پێ بدرێت مامۆستا سۆمانەوزادمان لایە مامۆستای زانکۆ سلااوت لێ بێ ئەم کاتت باش بانی باش مامۆستایان بەخێر بێت سپاس مەمنون بانی ئەوەش باش زۆر سپاس مامۆستا لە پێشێکی وشتەکەمە هیچ وشەیەکی عەرەبی بەکار نەهێنا یا ئینگلیزی ئاگام لێ نەبوو بێ ڕۆدیقەتم نایە هیچ لازانەوە ئاگامان لە خۆمان نییە جاری وایە وشەیەکی ئینگلیزی بەکارێنین وشەیەکی عەرەبی بەکارێنین ڕاستە فەلەن ئەوە بەشێکە لە زمانەکە طبعاً سەرەتا گرنگی زمانی دایک لەوەیە کە تۆ تاوەکو زمانی دایک بە تەواوەتی نەزانیت بنەمایەکدا نانیت بۆ فێربوونی زمانەکانی تر دەستپێکردنی فێربوونی هەر زمانێکی تر لەسەر ئەو بنەمایە ئەبێت کە تۆ زمانی دایکتی لەوە فێربوویت ئەلبەت زمانی دایک زمانی ئەو نەتەوەیە کە تۆ تایە ئەژی زمانی ئەو کۆمەڵگەیە کە تۆ تای ئەژیت لەبەرەوە باشترین شت ئەوەیە کە جارە زمانی دایک تەواو پێگەشت و بکرێت لە پاشان دەست ببرێت بۆ فێربوونی زمانەکانی تر لەم حاڵەتەدا لەم کاتا تەنها لەم کاتایە کە سەرکەوتنی فێربوونی زمانەکانی کە مسۆگەرتر ئەکرێت چونکە تۆ بنەمایەکت داناوە بۆ فێربوونی زمان ئەو دەستگایی کە لە مێشکایە کە خۆمان پێوەی لە دایک بووین ئەو دەستگایە بەکارت هێناوە بە کاملێ زۆر بە ڕێکوپێکی بۆ فێربوونی زمانی دایکت دوای ئەوە هاتووی دەستت بردۆ بۆ فێربوونی زمانەکانی تر کەواتە مامۆستا سۆما ئەتوانی پێمان بڵێیت گرنگی زمانی دایک چییە؟ بێگومان فێربوونی زمانی دایک بوون بە قسەکەرێکی تەواوی زمان پاراوی لە زمانی دایکە گرنگی زۆری هەیە یەکێ لەوانە شارەزابوونی کولتور و کۆمەڵگەکەی خۆتە تێگەشتنی هەموو ئەو بەهایانەیە کە بەشێکە لەو کۆمەڵگەی کە تۆ تای ئەژیت تێگەشتنی چواردەورەکەتە و ئەوانیش کە بە هەمان زمانی تۆ قسە ئەەکەن غێری ئەوەی کە یعنی لە زۆربەی کاتە بەبێ زمانی بوونی زمانێکی دایکی پارە و خاوەنی شوناسی خۆت نیت لەبەرەوە زمانی دایک شوناسە باشە مامۆستا توانین بڵێین ئێستا شێواویەک لە زمانی کوردیا هەیە من ناوی نانێم شێواوی بۆ چونکە کۆمەڵگەکەمان کرانەوەیەکی تەواوی بە دەوروبەرا بینیوە یعنی کرانەوەکە وای لێ کردووە زمانەکانی تر تێکەڵ بە زمانی کوردی ببن لێرە ڕۆڵی پەروەردە دەرئەکەوێت لەوە کە چه هاوسەنگیەک ئەدەن بە یا نرخێکی زیاتر یا خۆت بڵێن گرنگێکی زیاتر ئەدەن بە زمانی دایک بۆ ئەوەی کاڵ نەبێتەوە ئەگینا لە کۆمەلگا تۆ ناتوانانی شەڕی ئەوە بکەیت کە من کوردیەکەم بهێڵمەوە تێکەڵەی وشەی ئینگلیزی و تۆکەڵەی وشەی عەرەبی نەبێت یاخود تێکەڵی ئەو زمانانە نەبێت کە هەیە ئێستا چونکە ئێستا تەسەورەکەم هەر کوردی و عەرەبی نییە کە سۆری هەر کوردی و ئینگلیزی و عەرەبی نییە کە لەناو کۆمەلگا زۆر بڵاوە بەڵکو زمانەکانی تریشن خەڵکە بینیت بە زمانی قسە ئەکا لە بازار هیچ نازانی باسی چیەکە نازانی چ زمانێکە لەبەرەوە تەنها عەرەبی و ئینگلیزی نییە کە ئەو کێشەی دروست کرد بێت زمانی تریشە باشە مامۆستا پێت وایە ئێستا هەنێک هەیە ینی شانازی بەوەوە کە ئەڵێ من ڕۆشنبیریم زیاترێکە ئەگەر قسە بکەم لە قسەکانمە یس ئایام سو ئەگەر شتێکی ئەوای تێ بکەم ینی هەستەکە ڕۆشنبیریەکەی زیاترە پێت وایە ئەمە ڕۆشنبیری بێ نەخێر ئەوە دەلات لە ڕۆشنبیری ناکات بەڵام ناچاریت یعنی جاری وایە چونکە زیاد لە زمانێک ئەزانیت خۆی زۆر بە شێوەیەکی ئۆتۆماتیکی تێکەڵاو ئەبێت یعنی تۆ سەیتەرەت نییە بەسەر ئەوە ناتوانانی کۆنتترۆلی خۆت بکەیت خۆی ئەو وشانە لە بەرەوەی لە زەهنی تۆیان تۆ زیاتر لە زمانێک کەزانیت خۆی زۆر بە شێوەیەکی سروشتی یەنە دەرەوە لە زمان لە برەوە ئیشارەت نییە بۆ هیچ شتێک نە ئیشارەتە بۆ شێواندنی زمانەکە بۆ ئەوەی کە تۆ خۆت بە مسەقف دەرخەی یا شتێکی لەو بابەتە زۆر سروشتیت ئێستا لەوانەیە لەو قسانە کە من ئەیکەم زۆربەی وشەکانم واهی بێت تێکەڵە بێ لە عەرەبی و ئینگلیزی بەڵام زۆر
زۆر لای هیچی لە سەیتەری خۆتانیە لە کۆنتترۆلی خۆتانیە بڕوا بکە ڕەنگە ڕەشمان لێ بگیرێ وڵێ باسی زمانی دایکەکەن بەڵام زمانی ئینگلیزی تەنها ئەوانە ئەوەی کە من گوێم لیان بۆ تەنها ئەوانەی کە پسپۆڕیان لە زمانی کوردیە و زۆر ڕۆچون و زۆربەی زۆری توێژینەوەکانیان بە کوردی و خوێندۆتەوە بە کوردی کردووە تەنها ئەتوانن ئەوانە بە پاراوترین زمانی کوردی قسە بکەن ئێمەمانان کە زمانی تر ئەزانین کە بەس زۆربەی زۆری توێژینەوەکان بە ئینگلیزی و بە عەرەبی ئەخوێنینەوە بڕواناکەم بتوانین بەو پاراویە قسە بکەین. بەڵێ مامۆستا سەماوە کە ئەزانین کاتێک ئەمە مناڵەکان ئەچنە دایانگا ئێستا هەر لە تەمەنی دایانگاوە زمانیان ئینگلیزیە زمانی سەرەکی خوێندن و فێربوونیان ئینگلیزی ئایا هیچ پێوەرێک هەیە کە ئایا مناڵ لە چ تەمەنێکدا باشە کە فێری زمانی دووهەم ببێت؟ بەڵێ سەبارەت بە فێربوونی زمانی دۆم چونکە فێربوون جیاوازە لە وەرگرتن ئەگەر تۆ لە خێزانێک کابی دایک و باوکە بە زمانی جیاواز قسە بکەن ئەو مناڵە یعنی زۆر ئۆتۆماتیکی خۆی زمانەکانی تر وەرئەگرێت بەڵام بۆ مەسەلەی فێربوون وەرگرتنێکی ینی بڵێم زۆر بە شێوەیەک فێری ئەەکەیت ینی بۆن منە ئەبێت بچێتە کلاسەوە بچێتە پۆلەوە بۆ ئەوەی مامۆستایەک دەرسی بدات بەڵێ مەبەستی پەیوەند لەوە لە دایانگەکان مەبەستی باخچەکانە بێگومان لە باخچەکانە لە هەندێک لە باخچەکانە زمانی ئینگلیزی پێشەخرێت فێری مناڵەکانەکرێت کە ئەوە تەمەنێکی وایان نییە ڕەنگە ئەگەر هاوسەنگی بپارێزرێت لەگەڵ وەرگرتنی زمانی دایکە کێشەیەک نییە. بەڵام ئەگەر هاوسەنگی نەپارێزرێت زۆربەی زۆری ئەو بەرکەوتنی کە مناڵەکان هەیان بێت بۆ زمانی ئینگلیزی بێت لەو بڕوان باش نەبێت چونکە باشترین کات بۆ فێربوونی هەر زمانێکی تر جگە لە زمانی دایک خوار تەمەنی 10 ساڵە یعنی تۆ تا ئەگەر تا تەمەنی 10 ساڵ بوار بیت بە مناڵەکەت فێری زمانی دایک ببێ بە باشی و دوای ئەوە ئەگەر بەرکەوتنیشی هەبێ لەگەڵ زمانی ترا و فێربوونی زمانی تریشی بۆ بخەیتە پرۆسەی فێربوونەکەیەوە زۆر ئاسایی ئەبێت بگرێت زۆر باشتریشە کەسێک دەرەچێت ئەبێ بە کەسێکی بایلینگۆڵ لە دوای 10 ساڵەوە چونکە ئەتوانێت زۆر بە پاراوی هەردوو زمانەکە قسە بکات بەڵام بەپێی تۆژینەوەکان وا باشترە هەتا تەمەنی 5 ساڵی ڕێگە بدرێت مناڵەکە بە تەواوەتی پاراو ببێت لە ڕووی زمانی دایکەوە لە دوای 5 ساڵ تا 10 ساڵ 5 ساڵ ماوەیەکی تری ئەبێت کە فێربوونی زمانی تری بۆ بخرێتە پرۆسەکەەوە. باشە مامۆستا سەبارەت بە پرۆسەی پەروەردە چی بۆ نمونە کتێبی سەرەتایی هەیە کە هەندێک گوشەی تایە بۆ نمونە دوو جۆرە لە سەرەتای کتێبەکەیە بە جۆرێک ئاماژە بە وشەیەک درراوە لە کۆتای کتێبەکەیە بە جۆرێکی تر ئاماژە بە وشەی درراوە بۆ نەتوانراوە لە پرۆسەی پەروەردەیە پیاچوونەوەیەک بە پرۆسەی پەروەردە و بە کتێبەکانی بەتایبەت سەرەتاییە بکرێت لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی زمانانیەوە ڕاستە من لەبەرەوەی ئەو شتە ینی ئەو ئەرکی پەروەردەیە زۆرتر ینی پێشەوەی بگاتە زانکۆ ئێمە سەر ئاستی زانکۆ قسە ینی شارەزاییم هەیە فعلەن پێویست دەکات ینی زۆر باشترە کە پێداچوونەوەیەک بکرێت وشەکانێک بخرێت بۆ ئەوی مناڵەکە یەک جار ببینێت کە چۆن و چی بەکار هاتووە کاریگەری ئەبێت بەڵام وەکو پێم وتی ئەگەر بە هەوڵی مامۆستاکە بە هەوڵی ئەو کەسێک کە زمانەکە فێری مناڵەکە ئەگە بتوانێت ئەو هاوسەنگێ ڕابگرێت بڕوانەکەم ئەو کاریگەریە زۆرە هەبێت. شتێکی تر ئێستا لە بواری ریسەرچکردن و لە بواری توێژینەوەکانە دەرکەوتووە کە ئەڵەن وەرگرتنی زمانێکی تر غێری زمانی دایک ئەو کاریگەریە نەرێنی نییە کە خەڵک لی ئەترسێت ئەمە لە کاتێکە ئەگەر ئەو باڵانسە ڕابگیرێت ئەو هاوسەنگێ ڕابگیرێت یعنی کەمیەتی جۆر و چەندێتی ئەو زمانە بۆ مناڵەکە چەندێکە لەبەرەوە ینی دڵنیام لەوەس ئەو شتە زۆر نەرێنی نییە کە خەڵک لێ ئەترسێت وەڵا مناڵەکەم فێربوونی زمانی دوا ئەکەوێت ئەگەر زمانێکی تر غێری زمانی کوردی بزانێت لەوانەیە دوا بکەوێ بەڵام وشەی دواکەوتن هێشتا هەر ئەمەلێکی تایە کە بڵێ هەر پێ ئەگاتەوە بە هاوتەمەنەکانی و هاوزمانەکانی بەڵام لەوانەیە تۆزێک درەنگ مەبەستم پیاچوونە بوو بە کتێبەکانی بە تایبەت قۆناغی سەرەتایی پرۆسەی پەروەردەدا مامۆستا من نمونەیەکم لایە مامۆستایەکی زانکۆ ئەوە گێڕێتەوە کە لە شاری سلێمانیە سعی بە خوێندکارەکەی کردووە لە قۆناغی سەرەتاییە خوێندکارەکەی بە دروستی وەڵامی پرسیارەکەی مامۆستاکە یاوەتەوە سبەی لە تاقیکردنەوەیە بەڵام زەربی بۆ لێیاوە لەبەر ئەوەی کە لە کتێوەکو کتێبەکانی نووسیوە لە کاتێکا وشەی کتێبەکە غەڵەت بووە لە زمانی کوردیە ئەمە پێویست بۆ ناکات پیاچوونەوەیەک
سیستمی پرۆسی پەروەردەیە بکرێت بە تایبەت کتێبەکانی بەدڵنیایی هەر ماوەیەک یعنی هەر کاتێک کتێبێک بەکارهێنرێ هەر منهجێکی خوێندن بەکارهێنرێ پێویست دەکات فیدباک وەربگیرێتەوە ڕابۆچوون وەربگیرێتەوە لەسەر سوود و کاریگەری ئەو کتێبە یاخود ئەو منهجە لەسەر خوێندکارەکان لەسەر شێوازی وتنەوەی مامۆستاکان لە دوای ئەوەی ئەو فیدباکە وەرەگیرێت لەسەر ئەساسی ئەو فیدباک وەرگرتنە گۆڕانکاری بکرێت خۆ ئەگەر فیدباکەکان خراپ بوون دەستکاری بکرێت شت زیاد بکرێت شت لا ببرێ ئەگەر فیدباکەکانیش باش بوون بهێڵڕێتەوە و ئیزافاتیشی بۆ بکرێت لەو کاتە هەر شتێکی باش ئەبێت جاڕۆن ئێستا کات بۆ هەلی کارکردنیش کاتێک ئەچیت یەکەم مەرج ئەوەیە کاڵە نەبێ زمانی ئینگلیزی زمانی دایکی شەوەیە زمانی عەرەبی ئەوەش بوون هەنێ کارێ لەوانەیە پێویستی بە زمانی بێگانە نەبێت بەڵام هەر یەکێکە لە مەرجەکان بۆ وەرگرتنی ئەم هەلی کارە پێویستە تو ئەم زمانانە بزانێت بڵێ ئەوە یەکێکە لە سوودەکانی زانینی دوو زمان بە پاراوی طبعا سوودی زۆرە کە تۆ دوو زمان ئەزانی بە پاراوی یەکێک لەوانە وەکو جەنابەت فەرموود پیاکردنی هەلی کاری باشە چونکە ئێستا کۆزانی زۆربەی زۆری مەرجەکانی وەرگرتنی هەلێکی کار کە پاداشتێکی باشی هەبێت ئەوەیە کە زیاد لە زمانێک بزانێت یەکێکی کە لەوانەیە سوودێکی تری کە بۆ خۆتە ئەو نەخۆشەی کە لە ناو پیرەکانە زۆر باوە و لەوانەیە پێشوەختەش لە گەنجە ڕووبدات زەهایمەرە کە ئەوە دوا ئەخات یەکێکی کە لەوانە مناڵەکە والێ ئەکات بتوانێت دەست بەرێت بۆ کۆمەڵێک بیرۆکە کە هاوتەمەنەکانی کە یەک زمانەزانن ناتوانن دەستی بۆ بەرن ببێ بە کەسێک کە توانای بڕیاردانی زیاد ببێت ببێ بە کەسێک کە بتوانێت مشکی ئەو کێشانەی کە هێتە ڕێگەی لە ژیانیا زووتر حەلی بکات زووتر چارەسەری بۆ بدۆزێتەوە بۆ لەبەر ئەوەی ئەم ئەتوانێت جیاوازی بینی سیستمی دوو زمان بکات لەکوێ ئەم زمانە بەکاربێنێ و لە کوێیەکێکی تر بەکاربێنێ کەواتە زۆر ماڵتیتاسکتر ئەبێت یعنی ئەتوانێت کۆمەڵی ئیش لە یەک کاتا بکات بێگومان سوودەکانی زۆر زیاترە لە زیانەکانی بۆیە من لای خۆمەوە دایمە لەگەڵ ئەوام زۆر ئاساییە ئەگەر مناڵ بەرکەوتنی لەگەڵ دوو زمانە هەبێت بەڵام هاوسەنگی پاراست بێ و ئەو سەرچاوی کە زمانەکەی لێوە وەرئەگرێت سەرچاوەیەک بێ کە زیانی تری لێ نەدات یعنی بۆ منە لەسەر ئایپادێک یا مۆبایلێکی بچووک سەیری یوتیوب و بەرنامە فێرکاریەکان نەکا بە زمانی ئینگلیزی و سکرین تایمیشی هەبێت یعنی خێزانەکەی کاتێکی دیاریکراوی بۆ دابنێت لەگەڵ ئەوەشا گفتوگۆکردن لەگەڵیا لە ناو خێزانەکە بە زمانی کوردی و بەکارنەهێنانی ئەو وشانەی کە خۆی دواتر وەری ئەگرێت زۆر باشتر ئەبێت والله وەکە زین لەوانەیە هەموو خوێندکارەکانمان لە خوێندنگە ئەهلیەکان دەبن خوێندنگە تایبەتەکان دەبن و زمانی سەرەکیتیانە زمانی کوردی بێت لە پشووی هاوینەکانە چۆن دایک و باوکان هانی مناڵەکانی ئەمن بۆ ئەوی کە بچنە خولەکان و فێری زمانی دووهەم بن لەبەرەوەی زمانی دووهەمیش وەکە زین گرنگێکی خۆی هەیە لە هەموو بوارەکانی ژیاندا چۆن دایک و باوکان هانی مناڵەکانیان بن وڵا لەو باوەڕام مناڵەکان پێویستیان بە هاندانی دایکباوکەکانیان نەبێ ئەوەنەی کە دایکباوکە بیباتە شوێنێکی باش لەبەرەوەی ئێستا ئەگەر مناڵێک بۆنە لە گەڕەکێکە کۆمەڵێک مناڵ کۆ ئەبنەوە ئەگەر مناڵێک ئینگلیزیەکەی باش بێت یا بزانە بە ئینگلیزی قسە بکات مناڵەکەی تر هەست بە کەمی ئەکات لەبەرەوە خۆی یعنی ئەو هەستەی بۆ دروست بووە کە ئەبێ فریای خۆی بکەوێت هاوتەمەنەکەی زمانێک لەو زیاتر ئەزانێت لەبەرەوە بڕوان ناکەم هەرەوەنە دایکباوکە ئامادایی ئەویان تیابێ مناڵەکەیان بەرنە شوێنێکی باش مناڵەکە خۆی ڕات باشە مامۆستا ئەو هاوسەنگیە چۆن ڕابگیرێت لە دایک و باوک چۆن ئەم باسی گرنگی زمانی دایکمان کرد لە سەرەتایە باش لە ئێستاشە باسی ئەومان کرد کە پێویستە مناڵ زمانێکی دیکە فێر بێت بەڵام ئەم هاوسەنگیە چۆن ڕابگیرێت بێگومان پەروەردەی خێزانەکە یعنی دایک و باوکەکەیە کە ئەبێت ئاگای لەو هاوسەنگێ بێت لە ماڵەوە لە خوێندنگەکانیشە سیستمی پەروەردەکەی ئەبێ ئاگای لەو هاوسەنگ بێت وەکو پێم وتی لە ماڵەوە ئەگەر دایک و باوکەکە کاتێکدا بنێن بۆ وەرگرتنی بۆ بەکارهێنانی ینی مناڵەکان چەندێک خەریکی زمانێکی ترە غێری زمانی دایکیان لە دوای ئەوە ئەو کاتەی بۆ تعویز بکرێتەوە بەوەی کە لەگەڵی بە زمانی کوردی قسە بکرێت یاخود زمانی غێری ئەوەی کە مناڵەکە خەریکێتی و سەیریەکات و سەیری بەرنامەی فێرکاری ئەکالێەوەی ئەوە ئەتوانێت دایک و باوکەکە بیکات گفتوگوی زیاتری لەگەڵ بکرێ بە زمانی کوردی ئەو کاتی بۆ تعویز بکرێتەوە کە ئەو خەریکی تەلەڤیزۆن و ئایپادەکەی بۆ کە سەیری بەرنامەیەکی فێرکاری کردووە یا سەیری گۆرانێکی کردووە لە یوتیوب بە زمانی ئینگلیزی لە خوێندنگەکانیشا بە تایبەتی لە خوێندنگە ئەهلیەکانە چونکە ئەوان زۆرتر بانگەشەی ئەوە ئەکەن کە بە زمانی ئینگلیزی پەرەپێ ئەیەن ئەوانیش بە هەمان شێوە
باڵانس ڕابگرن یاخود هاوسەنگی ڕابگرن لە ڕووی ئەوەی چەندێک وانەکانیان بە زمانی ئینگلیزی هەیە لە بەرامبەرە وانەشیان هەبێ بە زمانی کوردی و زیاتر بە زمانی کوردی لەگەڵ مناڵەکان قسە بکەن. باشە مامۆستا زیاتر ئەو خێزانانە تووشی کێشە بنەوە ئێستا لە گرفتیەکان ئەوانەی کە لە دەروی وڵاتن ئەنی حەز بەوا کات دایک و باوکەکە خەڵکی کوردستانە حەز بەوا کات مناڵەکەی فێری کوردی بێ بەڵام لە دەرەوەیە ئەو گرفتی بۆ دروست بووە کە مناڵەکەی بە هیچ شێوێ زمانی کوردی نە ئەزانێ قسەی پێ بکە نە ئەزانێ پێی بنووسێت ڕێنمایی چییە بۆ دایک و باوکانە؟ خۆی مادەم گەشتۆتە ئەو کاتەی کە ئێستا مناڵەکەی وای لێ هاتۆ بە کوردی نازانێ قسە بکە هۆکار یەکەم خۆیانن لە بەرۆی لە بدایەتە لە سەرەتای ئەوەی کەیتر ئەم مناڵە وەرگرتنی زمانی توانای وەرگرتنی زمانی هەبووە پەریان بەوە نەداوە کە بە کوردی قسەی لەگەڵا بکەن کاتێکی زۆریان تەرخان نەکردو بۆی کە بە کوردی قسە بکەن. ئەتوانن درەنگ نییە ئەتوانن لە ئێستۆ ینی هەوڵ بن لەگەڵیانە بە کوردی قسە بکەن فێریان بکەن چونکە زۆر ینی شارەزای ئەوەم کە لە زۆربەی زۆری وڵاتە ئەوروپیەکانە ئێستا خەڵکێکەیە بە خۆبەخشی خەڵک فێری زمانی کوردی ئەکات خۆی ینی بڵێم قسەکەری زمانێکی کوردی باشە شوێنێکی داوین کردووە ئەو مناڵانی ئەو خێزانانی کە حەزەکە مناڵەکانیان لە فێربوونی کوردیدانە بڕێن ئەیان بنە ئەو فێرگانە و فێری زمانی کوردیانەکەن. درەنگ نەبووە بۆ ئەوانیش ئەتوانن بەشداری بکەن لەو خولانە خۆیان لە ماڵەوە هەوڵی زیاتریان لەگەڵا بدەن سەیری کەناڵە کوردیەکان بکەن بۆ ئەوەی فریا خۆیان کەون و زمان فێر ببن. باشە مامۆستا ڕێنمایی چیە بۆ دایک و باوکانی کە ئێستا زۆرێک دایک و باوکان بەدەست ئۆتیزمەوە ئەناڵێنن مناڵەکەیان کەمتر فێری خوێنەواری و فێری قسەکردن فێری نووسی نەبێت بە کوردی ڕێنمایی چیە بۆ دایک و باوکانە؟ بە هەمان شێوە ئەگەر تۆ هەست بکەی مناڵەکەت چارەسەرکردنی لە دەسەڵاتی تۆیان نەماوە پلەیەکی بەرزی ئۆتیزمی هەیە لەو بڕوادام لێرە ئێستا لە سلێمانیشە و لە زۆربەی زۆری شار و شارۆچکەکانیشە سنتەری فێرکردنی ئەو مناڵە پێویستیە تایبەتیانە هەبێت لەبەرەوە هەتا زوو بە بیان بن بۆ ئەو شوێنانە بەشداریان پێ بکەن لەو هەموو ئەو ڕاهێنانانی کە وایان لێ ئەکات هیچ نەبێت کەمێک لە کاریگەری نەخۆشیەکان لەسەر کەم ئەبێتەوە فێری زمانەکە ئەبن شتێکی باش ئەبێت. باشە مامۆستا شتێکمان نەماوە بەڕێز دەگەر لە کۆتاییە شتێک هەبێت بتوێ ئاماژی پێبێت سەبارەت بە زمانی دایک و هەروەها زمانی دووەم کە فێری مناڵەکرێت لە ئێستا. زۆر سپاس وڵای ئەوەی منیش هەمە لە ئەخیر شتا بێڵم ئەوەیە کە کێشەیەک نییە ئەگەر مناڵەکەت بەرکەوتنی هەبێ لەگەڵ دوو زمانە ئەگەر بتوانیت ئەو هاوسەنگی ڕابگری لە نێوان فێربوون و بەرکەوتنی زمانی کوردی و ئەو زمانی کە ئەو هیوایەتی و خولیایەتی و ئێوێ فێر بێت. بەڵێ سپاس مامۆستا گیان سپاس بۆ مامۆستا سۆمانە و زاد مامۆستای زانکۆ سپاس بۆ بەشداریکردن لە پرۆگرامی ڕۆژێکی نوێدا.